خوشکان برایان سەر لە نوێ شەڕی سەگ و مرۆڤ گەورە بوویتەوە بێگومان هەموو مرۆڤ بە حکمی ئەوەی باڵادەستە خۆی پێ هیتلەرە هەموو مرۆڤ بۆ زانیاریتان هاوڕێیان ببرنەگە دەنجشم هەڵامەتم هەیە بەڵام لەگەڵ ئەوش خۆم پێ ناگیرێ ئەزانم چ کوشتارێک لە بەرامبەر ئەو ئاژەڵە بێ زمانانە دەکرێن و چەند بە سەعەتی لەو مەسەلە گەیشتوون و دەبێت کۆمەلگای کوردیش وەکو کۆمەلگاکانی ئەوروپا هەنگاوبنێ ناکرێ بڵێ ئەها ئەمە زۆرمان مایە بگەینێ دەبی لە خاڵک دەست پێ بکرێ و دەستیش پێکرایە بەڕێزان بەداخەوە سەر لە نوێ سەگ مرۆڤشکێک لە ناوبرد کوشت جێگای نیگەرانیە هاو بەشی خەمی ئەو خێزانەین و ئەو یەکەم جار نییە بەڵام جێگای زۆر سەرنجە جێگای زۆر سەرنج تا ئێستا یەک حاڵەت لە سلێمانی ڕوودایە هەمووی لە هەولێر و دهۆکە ڕوودەدا یعنی سەبەبەکە چییە بەس بەم بۆ لە سلێمانیش بە هەمان ڕێژە سەکەیە بۆ شێوە نییە خەلەلەک هەیە دەبی ببیندرێت توێچێک لەوانە مامەڵەی خراپی ئینسانە بەرامبەر سەگ بینە سەر ئەوە بەڕێزان ئەو گەردونەی دروست بووە هەری مرۆڤ نییە مرۆڤ لە سەردەمانێک وەکو ئاژەڵەکان بووە نوتقی نەبووە زمان یعنی بەڵام بە زیرەکتر بووە عەقڵی زیاتر پێشکەوتوترە بۆیە ئەگەنە مرۆڤیش ئاژەڵێک لە جۆرەکانی ئاژەڵە ئەو دوو پێیە ئەو چار پێیە ڕەنگی سەردەمانێک چار پێش بێ نازانین لە کۆندا بەڵام خۆراکی چێوی خواردیە گژوجیای خواردیە ئیلە ئاخری ئەو ڕەبوویتە ئەو مرۆڤەی ئێستا لەگەر هەموو ئەو ئەوانە بە زیرەکاتی خۆی بە توانای خۆی بەڵام مرۆڤیش بوونەوەرەك لە بوونەوەرەکانە و ئەو گەردونە خوددا دروستی نەکردیە بەس لە بۆ تو ئەو گەردونە ئی سروشتە هی ئاژەڵە ئی هەموو بوونەوەرە بەداخەوە مرۆڤ وەکو هیتلەر مامەڵە لەگە دەکە هەرچی شتی ئاژەڵ هەیە دەیخاتە سەخز ئەوەی خۆی شەرعەتیش پێدەدا مەسەلەن بەڕێزان خۆراکی سەتانۆهەتی ئینسان لەسەر ئاژەڵە ئیتر لە شیر بگرە لە پەنیر بگرە لە گۆژ بگرە لە ماسی بگرە ئیلا بڕۆ دوێ بە دەرلەوە جلوبەرگ ئەزانن جل هەیە بە پێستی دەڕێوی دروست دەکرێتن ئەزانن فەرو یعنی قەمسەڵە ئەوانە هەیە پێستی نازانم ورچە پرچی چییە ئینسان هەرچی هەتتا پێڵاو هەتتا داو و دەرمان دەیانشتی ئینسان لە ئاژەڵ لۆ قازانجی خۆی بەکاری دێنێ شەرعەتیشی پێدەدا ڕێگا پێدراوە تەواو ئەوجە تەوزیعیش کرایە مەسەن لە سلاوە شەرق لە ئەفریقا لە ئاسیا تا حەد بەشەشی سەگ گڵاوە پیسە فرێدرایتە دەرەوە لە سین و مالیزیا ببورە سین و کەمبۆدیا و ڤێتنامەوە جرج و مشک و ئەوانەش دەخورێ هیچ پیس نییە یعنی شتەکە ئەوە نییە بڵێ زانست گەیشتە ئەوەی ئەو پیسە ئەوەیە بەهەرحاڵ بینە سەر ئەوەی شەرعیەت دانە لە کۆمەلگای کوردی هاوڕێیان ئێمە ڕۆشنبیر دەبی جورئەتی هەبی نابێ لەگە کۆمەلگا بڕوە ناشبێ بترسێ ڕوبەڕۆ ڕخنەبتەوە ئەگەر دەوری ئەگەر تۆ کۆمەلگا ڕۆشتی و شاربوونی تو چیە تۆ مەسعادە یەک دوو شەقاو لە پێشەوە تربی ڕاستیەکان بە خەڵک بگەێنی شتی نوێ بگەێنی ئەگەنا سیفەتی دەنجی وشارت تێدا نیە بە نەخۆمان نەکەینە ڕۆشنبیر ماشەڵڵا کورت هەمووی ڕۆشنبیر و فەیلسوف و دکتۆرە دەنجی وشیار بەڕێزان کەلتورێک لە ناو کۆمەلگای کوردی هەیە شەرعەتی پێدرایە مەسەلەن ئەڵێن سەگ گڵاوە هیچ تەفسیرێک نییە گڵاوە تەفسیرەکە سەگی ڕەش زانستی دەڵێ من باز لە زانست دەکەم لە شتێکی مادی ئەوە لەبەردەستبی لەبەر ئەوەی لەم سویدەی من تێدا دەژیم سەتادەی خێزانەکان سەتادەی خێزان یعنی لە هەر دە ماڵک ئەوە سەجی هەیە لە هەر دە ماڵک سەجی هەیە 1 ملیۆن سەگ هەیە لە 10 ملیۆن ئینسان ملیۆنە 100,000 هیچ کێشە نییە ئەزان لە 95ەوە لۆ 2022 ئەستا من هاتم 13 حاڵەتی هێرشی سەگ لە بۆ ئینسان هەبووە 95 قەت شۆ تێمەگەن ئەوروپاش هەمووی ئەو 20 ساڵەیەوە بەو دەرەجەی گەشەی کردێ بۆ زانیاریتان من خەڵک هەیە ڕۆمانی و بولغاری ئەوانەوانش ئەوروپان سەگ لەو لای کوردستان بۆ زانیاریت ئەو ئەوروپایە 40 ساڵ لەمەوبەر بەو شێوە نەبووە ها یعنی ئەمە کچی ئاوتیسمم هەیە ئەڵێن کاکە 100 ساڵ لەمەوبەر کچ لەو دارستانانە فرێدرایە 100 ساڵ لەمەوبەر
غەزەبی ئیلاهیە ئەو خزمەت گوزاریانە هەموو 45 ساڵەکەیە بڕە زیاد بووە بنمونە لێرەش هەمەزیەتە لێرەش شەڕ هەیە بەهەرحاڵ بێمە سەر ئەوەی شەرعیەتە چی پێدرایە ئینسان منداڵی کورد منداڵی شەرق لە ئەفریقاش نەک لە کۆمەلگای ئیسلامی لە ئەفریقاش سەگ گڵاوە سەگیان فرێدایتە دەرەوە لە کاتێکدا سەگ بێ ئینسان ناتوانانی بژی وەکو کارمامز نییە لە دارستان بیان وەکو کە جیا بخۆیانە وەکو شێر و پڵنگ و ئەوانە ئاژەڵ لەسەر ئاژەڵ بژی یعنی ناتوانانی ینی سروشتی وایە لە گورگ دابڕایە سنفی گورگ دابڕایە بوویتە ئەو سنفە بێ مرۆڤ ناتوانانی بژی چەند مرۆڤیان خۆش دەوێ ئەوزا چەند مرۆڤیان خۆش دەچکو هەموو باز لە کۆمەلگای کوردی گڵاو کرایە هیچ تەفسیرێکی علمیش نییە تەواو گۆترایە علم لە قورئان بەنەوعێک باس کرایە کە لە ڕێزی لە ئەسحاب الکهف بەهەرحاڵ بینە سەر ئەوەتە لە قورئان بازەوە دەکات یارمەتی سەگە چیدا ئاویدایە کەتە بەهەشتێ ئەوی ئەزیەتی پشیلێکیدایە کەتە جەهەنەمێ بەڵام ئەوە لە ناو کۆمەلگای کوردی نییە بەڕێزە من ئێستا ڤیدیۆکتانەوە بڵاو دەکەمەوە لە دوای ئەوە ژن منداڵ گەنج بێغیرەتی خۆیان لەسەر سەگ بڵاودا هەر نووسینە نووسی بە کەرپوچی لێی دەدا بە داری لێی دەدا نووسونە نووسو پیر غیرەتی خۆی منداڵیان دەکوژێ نان بڕا دەکرێن ئیهانە دەکرێن سواری ژن دەبن یعنی بەرپرسەکانی پارتیەکێتی قسەیان نییە بەڵام بۆ سەگێکی نگبەت هەموو خۆی پێغیرەت و ئەوەیە بەڕێزان سەگ ئینسانە وای فێر دەکات لە کوردەواری هەلۆ زەوق کاکە هەلۆ زەوق شەڕسەیان پێ دەکەن هەلۆ زەوق نووسیە لی دەدا لە سێبەر بە خەبەری دەینی مناڵیان قەت پێ ناڵێ گوناحە کوڕم ئەزیەتی بوونەوەری کەمەدا خوددا دروستی کردیە لۆ دردی کاکە ئەوە سەگ پڕتان دەدادەدی کەر پشیلە چێشکە چۆلەکە کورەمانەوەدا لەو هەولێرەی چێشکەی کوڵاو دەخۆن ئەوەندێ دوو پتک گۆشتی پێوەیە ئەوەندە بێزەمیرن زیندانیان دەکەن هەلۆ زەوق لە ئەوروپاش تاقیەکان هەموو بە ئاژەڵ دەکری ئینسان کائینێکی ئەوەندە پیسە خۆی پێ تۆپە هەموو ئاژەڵەکانی کە لە دنیا دەخاتە ژێر پێخۆی لە خزمەتی خۆی دادنێ بە زوەی ئەگەر ئاژەڵک ئەزیەتی مرۆڤ درڕندەیە پی لە کاتێکدا درڕندەترین ئینسان مرۆڤە هاوڕێیان من دەزانم جۆرێک ئەوە سەجی هەر هەیە لە ئینسان یانی ئەگەر پڕداتە ئینسان ئەوە ڤایرۆسەکەیە لە ئەوە دەکات بەڵام ئەو سەجی هارە لۆ دروست دەبی بڕوا بکەن ئینسانەوە لە سەگ دەکاتن یعنی تۆ دەیان ڤیدیۆ هەیە مناو ڕۆژانی تر دێمە سەر شەڵتەری سلێمانی بە سەدان دایک بە دەیان باوا بڵێن دایک گوجیەکانیان لێ دەبن گر دەگرن کاکە لێیان دەدەن کاکە ئەو سەگانش دیفاع عن نەفس دەکەن خەڵک سەجیش دەترسێ کو ئەتوی لە سەگ دەترسێ سەجیش لە ئینسان دەترسێ لەبەر ئەوە لێیان دەدەن ئازاریان دەدەن ئەشکەنجەیان دەدەن خۆراکیان دەوێت کاچی خۆم خۆراک یعنی کو بژی وەرە بەم برێ ئەتو هەر دەڵی سەگ گڕاد پیسە ئەوەی ئەدیک چی لێ دەکەی ئەو خوددا درستی کردیا وە سێ مانگ جارێک دەزێتن دەفەرخەی دەبی دەیان کوژن چەندتان کوشت عیلاجی چییە کاچی خۆم ئەو داهاتەی هەیە بڕوا بکەن ئەو داهاتی هەیە لە هەموو ئەوروپا و دنیاە ئەو داهاتە لە بۆ سروشتە لە بۆ ئاژەڵە لە بۆ مرۆڤیشە بەس لە شەرق بەس لە بۆ بنەماڵەکانە ئەگە زار بەزا قیسەکتان بدەنە ئەو خەڵکە مرۆڤەکانی تر ئەو مامەڵەی ئێوە لەگەر ئاژەڵ دەکەن بە تایبەتی سەگ و پشیلە و کەر و ئەوانە هەمان مامەڵە دەسەڵات لە گەرەنگۆ دەکات بڕوا کەیفتان بەخۆ نێ یا قیس لەو لای مەرتەبەی سەگۆن لەبەرەوە هیچ گرنگی و خزمەت گوزاریشی گەورەتان نییە وەرە دێ ئەوروپا دەزانی ئەتوەکو سەگ و ئاژەڵ نەژای بە جددیمە لە شەرق و لە کوردستان لێرە ئینسانیەت هەیە لێرە خزمەت گوزاری هەیە ئەزانن سیفەتی نوێی فاشیزم بڕۆن کورە بابە ئەوە گوگل هەیە ئەوە ئای هەیە بڕۆ لێدا سیفەتی نوێی فاشیزم لە هەر شەعب و دەسەڵاتێک چییە چەندە گرنگی بە ئاژەڵ دەدەی ئاژەڵ دۆستی دەدەی و چەندە گرنگی بە خاوەن پێداویستی تایبەت دەدەی کە هەردووچی لە کۆمەلگا شەرقیەکان و ئەفریقیەکان و بەشێک لە ئاسیا وڵاتە دواکەوتەکان لە لووتکەدایە ئەو ماڵی خاوەن پێداویستیش تایبەتی هەبی وێران نەکەس ئەو پەڕی زیجیان پێدەستی ئاژەڵ بە کەیف خوان لێدە بگرە بکوژە
هەموو بێغیرەتی خۆی لەسەر ئاژەڵ ئەوە دەکە ئەو دەژێت پڕمان دەداتێ بەڕێزان یعنی تۆ ئەو سەگا 50,000 سەکێ خۆی بکوشی لە کوردستان حکومەت هیچ بەرنامەی نییە هیچ پیلانی نییە دەشەوێت چارەسەر بێ کاکە ئەوە ئیلاز نییە تۆ 100 دەکوژی 1000 دەکوژی چارەسەر نییە لەو گرتوخانانە شەڵتەرانە کە دۆزە زەخچیان لە بۆ سەگەکان دروست کردە دێمە سەری لەو 1-2 ڕۆژە دێمە سەری وعدبی بە نمونە و بە بەڵگا پێتان پیشان بدەم کو سەگ لەوێ گوزیلەی خۆی دەخواتن لە دوڕ دەویتی باشە ئەگەر لۆم پیشان نەدەن حەقتان بی کاچ خۆم عیلاز نییە لەو سلێمانی 5 ساڵە سەگ خڕ دەکرێتەوە 1000 سەگ نییە 5-6 بەلای کەم کوشتیە بەس هەر عیلاج نەبووە تاکەشە دەوێت گۆڕینی عەقڵی ئینسانە لە مناڵیەوە لێرە مناڵ پەروەردە دەکرێت کە سەگ دۆستە کە سەگ برادەرتە بۆیە ئەو کێشەیە نییە کەلتورە لێرەیە عمری 70 ساڵە دێتە ماڵی مە ڕۆحی چووە لە سەگ پەروەردەیە گڵاوە بۆ ئەوە دەبم پیس دەبم کورە برارڕۆ دەیان مریشک پیسترا کەم لە پێش چاومە مارمیلۆق و سیسرکەی دەخوا دەشخوا دەڵێ مریشک کوردەواری زۆر خۆشە بەرا بزن دەیان شتیکە ئەگە دەڵێ سەگ نەخۆشی دەگرتەوە بەڕێزان بڕۆ بپرسە لە مانگا هەیە لە وشتر هەیە وشتریش کاکە نەخۆشی دەگرتەوە بڕۆ لە ماسی هەیە کورە لە هەرچی جۆرە ئاژەڵک هەیە بە دوای با بێمە سەر ئەو خاڵەی تویژدانتان ئەوەندەی بەس بە سەگتان گرتیە بەس بە سەگ لەوە لەبەرەوەی بە گڵاو حیسابە تخواوە چ عەقلێ دەگە بڵێ وەڵاهی سەگی ڕەش پشیلێ ڕەش جنی لە قەلبیدایە ئەو نگبەتانە پارچەیان دەکەن چییە نوشتە و دوعایەک لە بۆ ژنەکی لەش فرۆش قلەکی بەدەست بکەوی خەسوەکەی ئەوە بی یعنی ئەو پەڕی بێویژدانی بەرامبەر ئەو ئاژەڵە بێزمانان دەکەن کە هیچ پشت و پەنایان نییە هەموو مرۆڤک پشت و پەنای هەیە بەس ئەو ئاژەڵانە هیچ پشت و پەنایان نییە ئەگەر بەخۆیان لە نێوان خۆیان گەلە کۆمەچی نەکەن ئەوە نەبن و کاچ خۆم شارەزایی نییە لەسەر سەگ بە ڕاشکایی بڵێ مەسە سەمات لەو سوی دەینە سەگەکە لە ناو ماڵی خۆمان هەر کەسێک بەکن ماڵمان بێ ئەوە سروشتێکی پێی حەپی لەبەر ئەوی دەبی دیفاع لە ئەو زەویە بکاتن کە ئەو بەرپرسە ئەوە سروشتێکی بە هیچ ناگۆڕێ هەر سەگە کە خواردنی لەکەم بۆ تو نابی بچێکردنی مۆڕەت لێ دەکاتن سروشتێکی کو ئینسان هەندێک سروشتی بەهەرحاڵ بێمە سەر ئەو نقطەیەی ئەڵێن سەگ نەخۆشی دەگۆستەوە وەکو گوتم لە وشتردا هەیە لە مریشکدا هەیە لە هەموو ئاژەڵەکاندا هەیە لە سەروی هەموو ئەوە بۆ مەگەر مرۆڤ نەخۆشی ناگرتەوە بۆ مەگەر لە کڕۆنا 5 ملیۆن ئینسان لە یەکتر نەیگرتەوە یەکتری نەخۆشت هەر مرۆڤ نەبوو بۆ بە ئایدس بۆ بە ئەنفلۆنزا بە مەلاریا بە دەیان نەخۆشی یەکتریان نەگرتیتەوە ئینسان دەکوژی کورە ئینسان بوونەوەرەشی زۆر پیسە لەو ئەوروپایش تەسەور کە لە گەرمەی کڕۆنا وتیان وەڵا مینکەکان زۆرێکن لە چێروش گەورەترە ئەوە کڕۆنەی بڵاو دەکاتەوە ئەو دانیمارکە کە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان بەنیاز و 7 ملیۆن مینکەکان لە ناو ببە 7 ملیۆن وەزانێک دۆچیان لە ناو برد ملیۆن چییە خەتەرە لە بۆ ئەنفلۆزا بەس هەر مرۆڤ لە مرۆڤی دەگرتەوە مرۆڤ بداتە ئاژەڵی ئۆکەیە بەس نابی هەر ئاژەڵک بداتە مرۆڤ دەبی ئەو سنفە لە ناو ببردرێ یعنی قەزدم لێرە ئەو پەڕی نادادی هەیە ئینسان کائینێکی زۆر پیسە هەموو ئینسانێک هەوڵ دەدا هیتلەرێک بێ لە ناو هەموو ئینسانانەش ئەو زە چییە لە ماڵەکان باوکو براگەورەکان لەگە ژن لەگە منداڵ لەسەر یوان بزنسەکان لەسەر یوان سوڵتە سیاسی و دکتاتۆرەکان ژیان وا دابەژووە ئەو پەڕی نائەدالەتیە دەبی ئینسان خەباتی لەبەوە بکە بە کورتی من ئەوە دەمەوێ بڵێم تکایە عەقڵی کۆمەلگای کوردیش کامرا کوردین ئەگەنا لە شەرقیش وایە لە ئوردنیش ئەو شتە هەیە لە تورکیاش هەیە لە هەموو فەڵەستینیش هەیە لە هەموو هەیە کاچ خۆم دەبی ئەمە گۆڕانکاری لە عەقڵی خۆمان بڕوێنین ئەو گردونە هەر ئیمن و تو نییە و دەبێت دوورکەونە لەو تونند و تویژیانە میدیایەکی پارتیوێکێتی دێ دەڵێ سەگ ئینسانی خوارد کوشت ئەوە تەپڵی لۆ لێدە بەڵام نایە سەقافەتی لێبوردەیی نایە باز بکە بڵێ ئەدی سەک و هۆی چییە سەگ پڕ دەداتە ئینسان چارەسەری چی لۆ لە ئەوروپای لەو سویدەی من لە سەدەی 19ەوە تا ئێستا
ئەوە سەجی هار نمایە باشە لۆ نمایە لۆ سەگ لێرە لە 25 ساڵ 11 یا 13 حاڵەت بوو باسم کرد هەیە لۆ لە کوردستانی کاچ خۆم دەبی هەنگاو لە بۆ ئەوی بندرێن نەک بۆ قسانە قەڵک ئەوە بێ بەهەرحاڵ ببینن ئەو ڤیدیۆی کەوا ئێستا لەتان بڵاو دەکەم بزانن ژن منداڵ گەنج لە دوڕخەوێ بە بلۆک لە ئینسان لە سەجی دەدات بە بلۆک بە بەرچ بە دار گەمەی پێ دەکەن ئەزیەتی دەدەن فەرخەیان لێ دەبن کورە لە ئینسان بێویژدانتر هەیە ئەجە بەس یەک ئینسان بەدەست یەک ئاژەڵی ئۆ درندەیە زۆر خەتەرە دەبی قەتل و ئام بکرێت ئەدی بەخۆت بە کورتی چاکە چارەسەر ئەوەیە گیانی هەوڵ بدەین ئەو کۆمەلگا لەو دووری چند و تیژە پەروەردە بکرێت کە دوورکەوتێ لە تند و تیژی بەرەو میهرەبانی بڕوە کاچ خۆم ئەگە سەگ درڕندەبی بۆ گەنجێک لە شەڵتەری هەولێرە بە تاقترن دەستە ناو 2,000 سەجی بۆ کاکە دیار و دەیان ئاژەڵ دۆستیت کە بەنمونە دەڵێم دەچەن ناو دەیان سەگ ڕۆژانە کەس پڕیان ناداتی لۆ پڕەدات هەنگۆ دەچن ئەزیەتی سەگ دەدەن